کێشەیە تقریبا 4 مانگ 5 مانگە ئەبێ ئەمە 3 تەڵ ڕاکێشرا بۆ ئەو مەلعەبە ئێمە ئاگامان لێ نەبوو بردیانە لەوە بەدووە ئەم کێشەیە ڕوویدا ئەنجا ئێستا ئەم کارەبایە هاوسێکەمان هەیەی مەسەلەن ئێمە نیمانە دوو تەغزیەیە تەغزیەکی لەسەر قادسیە تەغزیەکی لەسەر مەلعەبەکەیە هەستان چیان کرد ئێمەیان جیا کردەوە ئێستا ئیمشەو هەندێک ماڵ 4 ساعت 5 ساعت نێتەوە 5 مانگە وایە ئەبێت چاوەڕێکی مۆلیدەکەش هەڵی ناکە لەبەرەوەی کە هەڵیکا کێشە بۆ مۆلیدەکە دوورسەبێ ئەسووتەیە ئەنجا سەیانی قەلعەمان ئاگادار کردێتەوە بەدەم داواکارەکەمانەوە نەهاتووە تەلەفۆنمان بۆ کاک ڕێبوار کردووە وتێتی باشە بەسەر چاو تا ئێستا هیچ دەنگی نییە جا بۆیە من داواکاریم لەو 5 ئەندام ئەنجومەن محافەزە هەیە بەو دوانەیشی کە لەسەر لایەنەکەی ترن و هەر هەمویانە و لایەنە کوردیەکان بێن بە داواکاری ئەم خەڵکەوە نەخۆش هەیە لێم حڕیە بە ئۆکسجینی شەکە یعنی بێکارەبا بۆ ئیمشەو بردانە بۆ مستەشفا ئۆکسجینەکەی جیازە لە ماڵەوە ئەوەیە ئامۆزا کارەباکەمان بە شەوان لایەکی هەیە لایەکی نیەتی ئەجا ئەو لای کە نەیبێ تەمەن مۆلیدەیش ناکە بۆ ئێمە 200 ماڵین وەتەنیەکان ئەبێت چاکەن ئەگە وەتەنی بڕا با کارەبا ئەگە وەتەنی بڕا با کارەبا بۆ هەمووی بێژین مۆلیدە نهاتووە چەند مانگە تقریبەوە 2 مانگە 3 مانگە ئەمە ئیش بە حاڵمان ئاوایە برام نابێ ئەو ئیشە بێن بێنە سەرخەت ئیشەکەمان بۆ دابین کەن